ئەم کاتتان باش. کۆبوونەوەی یەکەمی نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی فەرمانڕەوا لە 4 ئەم مانگەدا ئەنجام دراو. دوای 4 ڕۆژیش کۆبوونەوەی دووهەم ئەنجام درا کە تیایدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەشێکیان لە پرۆژەی چاکسازی لە هەرێمی کوردستان پێشکەش یاخود ڕادستی لایەنەکانی فەرمانڕەوا کرد. چاوەڕوان دەکرا لە کۆبوونەوەی سێهەمدا لایەنەکانی فەرمانڕەوا مەبەست لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە وەڵامیان بۆ پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن هەبێ. ئەمڕۆ کۆبوونەوەی سێهەم ئەنجام دراو هیچ لە ڕاگەیانەکان بڵاو نەکرایەوە و بەشداربووانی کۆبوونەوە پێنجخۆڵێکەش ئامادە نەبوون هیچ لێدوانێک برن. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان لە شاری هەولێرەوە میوانداری دکتۆر شێرکۆ کرمانجیمان کردو مامۆستا لە زانکۆی سەلاحەدین. دکتۆر بەخێر بیت و ئەم کاتت باش. چۆن دەڕوانیتە بارودۆخی ئێستای کوردستان لە سایی چاوەڕوانی بۆ ئەنجامی کۆتایی کۆبوونەوە پێنجخۆڵێکان؟ وەڵای وە ڕاستی بێ خەڵک لە سەرەتادا بە گشتی خەڵکی ئەم وڵاتە زۆر بە هیواوە دەی ڕوانیە گفتوگۆکان دانووسانەکان بەڵام هەواڵەکان بە تایبەتی هەواڵەکانی ئەمڕۆ ئاماژە بەوە دەکەن کە ئەو گەشتبینەی کە خەڵک هەیبوو ئەو گەشتبینەی کە ئێمە هەمان بوو لەوانەیە بەو شێوەیە نەبێتن. هیوادارم کە ئەو تاخیرکردنە تەنها پەیوەندی بە هەندێک هۆکاری تکنیکیەوە هەبێ مەسەلەن یا پەیوەندی بە نەخۆشی بەڕێز مەلەوەختیارەوە هەبێتن پەیوەندی بە ئەسڵی ناوەڕۆکی پرۆژەکەەوە نەبێتن چونکە ئێمە بە خۆمان هەموو دەزانین دەسەڵاتیش دەزانێت ئۆپۆزیسیۆنیش دەزانێت خەڵکیش دەزانێت ڕۆشنبیرانی ئەم وڵاتەش دەزانن کە چاکسازی ماوەیەکی زۆری بەسەردا تێپەڕیوە. گۆڕانکاری لە سیستەمی سیاسی کوردستانە ماوەی با بڵێم ینی داخوازەکانی خەڵک بۆ گۆڕانکاری لە سیستەمی سیاسی کوردستانە لە دەهێشتنی گەندەڵیە it's overdue بە ئینگلیزی دەڵێن ینی کاتی تێپەڕیوە دەبێت بە زووترین کات دەست بەکار بن نابێ ئەم مماتەڵەیە کە ئێستا دەیبینین لەلایەن دەسەڵاتەوە ئاماژەیەکی زۆر خراپە. بەڵێ دکتۆر هاوڵاتیانی کوردستان بەگشتی ئەزمموی ناخۆش و تاڵیان هەیە لەگەڵ کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسەکاندا. پێت وایە ئەم کۆبوونەوانە چارەسەری کێشەی هاوڵاتیان و داواکاریەکانی هاوڵاتیان بەدیبهێنن؟ دیارە ئەو پرۆژەیە کە ئۆپۆزیسیۆن پێشکەشی کردووە زۆربەی هەرە زۆری ئەو خاڵانن کە خەڵکی ناڕەزا داوایان دەکرد. جا جێبەجێکردنی ئەو خاڵانە یان گفتوگۆکردن لەسەر ئەو خاڵانە شتێکی چاکە بە تەسەوری من جێبەجێکردنیشان دەبێتە مایەی دابینکردنی کۆمەڵێک لەو خاڵانە بۆ نمونە ڕادەستکردنی بکوژانی خۆپیشاندانەکانی سلێمانی و شارەکانی دەوروبەری ئەمە یەکێک لە داخوازەکانی خەڵکە نێشتنی گەندەڵی بنبڕکردنی با بڵێن گەندەڵی چاکسازی لە سیستەمی حکومە چاکسازی لە ئیدارە لە بەڕێوەبردنە ئەمان هەموو داخوازی خەڵکن بەڵام کۆبوونەوەکان بەڕاستی چونکە لە ژووری داخراو دەبەسرێن ئەوە نەوەک لە گومانی لای خەڵک دروست کردووە کە نازان لە ڕاستیدا ئەو قسانەی کە ئەو پرۆژەیە کە بە ئاشکرا ئۆپۆزیسیۆن پێشکەش کردووە ڕاست ئەوانن کە لە ژوورەکانی کۆبوونەوە قسەی لەسەر دەکرێت بەڵام من دڵنیام لەوەی کە ئەمانە هەر ئاشکرا دەکرێن ئەم کۆبوونەوانە ئەو کۆبوونەوانە بوونە لەسەر داخوازەکانی خەڵکە یان داخوازەکانی ئۆپۆزیسیۆن. بەڵێ دکتۆر بەدەر لە قسەکردن لەسەر کارنامەی لایەنە سیاسیەکان و پرۆژەکانیان پێتوانی ئەم کۆبوونەوانە تەنها بۆ کاتکوشتن بێت وەکو هەندێک وا دەڵێن؟ من دڵنیام لەوەی کە دەسەڵات گەمەی کوشتنی کات دەکاتن چونکە دەسەڵات ناتوانێت بە پێی پێویست یا بە پێی ئەو داوانەی کە خەڵک داوای دەکەن ئەوەی ئۆپۆزیسیۆن داوای دەکات چاکسازی بکاتن. ئەو قسانە هەڵقوڵاوی ئەوەیە چونکە ئەو پرۆژەی مەسەلەن بۆ نمونە بەڕێز سەرۆکی حکوومەتی سەرۆکی هەرێم پێشکەشی کرد لەمەڕ چاکسازیە کە چەند ڕۆژێک پێشتا بەیاننامەیەک لە سەرۆکاتی هەرێم دەرچوو قسە لەسەر چاکسازی دەکرا من وام دەدیت کە مەسەلەن ئەمە گەندەڵی لە چاکسازیە ینی لەو شتانەی کە لەو بەیاننامەیە گەندەڵیم دەدیت گەندەڵی بەچی گەندەڵی لەوەیە کە لەو پرۆژەیە یا لەو چاکسازی کە دەسەڵات دەوێت بکاتن ئاماژە بە چاکسازی یا بە پێناسەی چاکسازی ناکات چاکسازی لە چیە مەبەست چیە لە چاکسازی ئێمە نازانین
دەسەڵات دەیەوێت زۆرە چاکسازیەک بکاتن ئێمە نازانین دەسەڵات ئەو بەرپرسانەی کە گوایە لای داوە چێن مەسەلەن بۆچی لادراون مەسەلەن ئەمانە ئێمە باز لە شەفافیت دەکەین شەفافیت بەو مانایە کە ئێمە مەسئولێک لە شوێنێکە لادرا سزادرا ئێمە دەبێت ناوی کەسەکە بزانین لەلایەک و بشزانین بۆچی لادراوە و بشزانین کە لادراوە چی لێکراوە ئێمە لەو وڵاتە دەزانین کە زۆر جار بەرپرسانی ئەم وڵاتە کە لا دەدرێن کە سزا دەدرێن لە بابڵێن لە ناو دوو قەوسا لە ڕاستیە لا نادرێن لە خەڵات دەکرێن خانەنشین دەکرێن خانەنشین دەکرێن لەسەر بودجەی میلەت جا بۆیە مەسەلەن ئەمە لە لایشی دیکەش لە ڕاستی ئەو پرۆژەی کە سەرۆکی هەرێم باسی کرد قەتیسکردن و گسکەکردنەوەی داخوازیەکانی خەڵک بوون بەوەی کە ئەو شتانێک ئەو قسەی لە سەردەکردن زیاتر پەیوەندیان بە چاکسازی بوو لە بواری خزمەتگوزاریە یا چاکسازی لە نەهێشتنی گەندەڵی لە هەندێک پرۆژەی وەبەرهێنان و نیشتەجێکردنە لە ڕاستیە ئەوە داخوازەکانی خەڵک نین ئەمانە بەشێکن لە داخوازەکانی خەڵک بەڵام داخوازەکانی خەڵک زۆر لەوانە گەورەترن داخوازەکانی ڕۆشنبیران زۆر لەوانە گەورەترن داخوازی ڕۆشنبیران لەم وڵاتە فراوانکردنی فەزای سیاسیە داخوازی ڕۆشنبیران لەم وڵاتە نهێشتنی گەندەڵیە شەفافیەتە دیموکراسیەتە لابردنی هەموو ئەو کۆسبوتەگەرانەیە لە پێش ڕۆژنامەنووسان بەداخەوە ئێمە لەم ماوەیەدا دەبینی لەوەتەی بەرنامەی چاکسازی لەم وڵاتە گوایە دەستی پێکردووە فشارێکی زیاتر خراوەتە سەر ڕۆژنامەنووسان ڕۆژانە پەلچێشی دادگاکان دەکرێن دەنگە ئازادەکان کب دەکرێن لە وڵاتە ئێمەدا ئەمە هەمووی بەداخەوە من زۆرم پێ ناخۆشە کە ڕەشبین بم بەڵام جێگەی داخە ینی هیوایەک نابینین لە پرۆژانێکە بەدەست دەسەڵاتەوە بۆ چاکسازی بەڵێ دکتۆر بە قسەکردن لەسەر بەرنمەکەی سەرۆکی هەرێم سەبارەت بڵین بە ئەنجامدانی چاکسازی لەم مانگەدا قۆناغی یەکەمی بڵین ئەنجامی قۆناغی یەکەمی چاکسازیەکان بڵاو کرایەوە بۆ میدیاکانیش بڵین نێردرا ئەوەی ئۆپۆزیسیۆنی لە ئێستادا نیگەران کردووە ئەوەیە کە لەو بڵین لەو ئەنجامانەدا لە پرۆژەکەی سەرۆکی هەرێمدا بە هیچ شێوەیەک ئاماژە بە هەوڵ و بڵین پرۆژەکانی ئۆپۆزیسیۆن نەدراوە بۆ چاکسازی تۆ خوێندنەوەت بۆم حاڵەتە چییە؟ لە ڕاستی ئەمە هەڵەیەکی سیاسی گەورەیە کە دەسەڵات پێی وابێ ئەم چاکسازیانە هەڵقوڵاوی بیر و ئەندێشە و فکری سیاسی ئەوان ساڵانێکە لە دەسەڵاتدان ئەگەر زەختی جەماوەر نەبایە ئەگەر ناڕەزایەکان نەبووە ئەگە خۆپشاندانەکان نەبایە من پێم وانێ دەسەڵات ئەم دەرگای چاکسازی دەکردەوە کە ئێستا قسەی لەسەر دەکات بەڵام وەک پێم گوتی ئەو چاکسازی کە دەسەڵات نیازیەتی بیکە لە ڕاستیە چاکسازی نییە ئەمە وەک گوتم گەندەڵیە لە چاکسازیە گەندەڵی لە چاکسازی هەروە گوتم کاکە جان ئێمە نازانین چاکسازی لێرە پێناسەی چییە پێناسەکەمان پێ ناڵێن پێمان ناڵێن مەبەستان چییە پێمان ناڵێن میکانیزمەکانی چاکسازی چییە پێمان ناڵێن مەبەستیان لە چاکسازی چییە ئەمە لە کاتێکدا دەسەڵات کە لە گفتوگۆدا بێ لەگەڵ ئۆپۆزیسیۆن ئەم نەخوێندنەوەیە بکە بۆ ئەو پرۆژەی ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئاماژەیەکی زۆر خراپە چونکەەوە نیشانەی ئەوەیە کە گوێگرتن نییە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەو بەرنمەیە کە ئۆپۆزیسیۆن پێشکەشی کردووە گوێی لێ ناگیرێ یان کە گوێشی لێبگیرێ هیچی لێ جێبەجێ ناکرێ. بەڵێ دکتۆر بە قسەکردن لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ وەکو پێشتر ئاماژەمان پێدا ئەمڕۆ سێهەمین کۆبوونەوەی پێنجقۆڵی ئەنجام درا بەڵام ئەوەی بڵین چاوەڕوان دەکرا کە ئەنجامێکی هەبێت بەڵام دەبینین کە هیچ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە کۆتایی بڵین کۆبوونەوەکەدا ئەنجام نەدرا و هەندێکیش پێیان وایە کە کۆبوونەوەکان بێ ئەنجام بوون و لایەنەکانی فەرمانڕەوا هیچ وەڵامێکیان بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێ نەبووە. دیارە من زۆرم پێ ناخۆشە کە ئۆپۆزیسیۆن چۆتە بن باڵی دەسەڵات لێرەدا کە پێک دێ لەگە دەسەڵاتە کە هیچ جۆرە با بڵێن لێدوانێکی ڕۆژنامەنووسی نەدەن بە ڕۆژنامەنووسان ئەمە پشتگوێخستنی جەماوەری خەڵکی کوردستانە ئەمە بە هیچ شێوەیە قابلی قبول نییە جەماوەری خەڵکی کوردستان نابێ ئەم شتە لە ئۆپۆزیسیۆن قبولکە بە هەمان شێوە نابێت لە دەسەڵاتیی قبولکات چونکە ئەمانە نوێنەری خەڵکن کە دانیشتون لەسەر داواکانی خەڵک گفتوگۆ دەکەن بە چ شەرعیەتێک دەڵێن ئێمە قسە لێدوان لەسەر ئەمە نادێن ئەگەر دەسەڵات تا ئێستا
بە تەواوی خوێندنەوەی بۆ پرۆژەکەی ئۆپۆزیسیۆن نەکردووە با پێمان بڵێن ئێمە کاتی زیاترمان دەوێت بۆیە پێویستمان بەوەیەکە خوێندنەوەی زیاتر بکەین ئەگەر ئەگەر مەسەلەکە تکنیکیەوە پێم گوتی ئەگە مەسەلە پەیوەندی بە نەخۆشی بەڕێز مەلابەختیاریەوە هەیە با ئاگادارمان بکەنەوە لە دوای کۆبوونەوەیەک بێنە دەرەوە خەڵک لەم تاریشەیە بەجێ بێڵن کە خەڵک ئەمە ئێستاکە ئیشتیهای خەبەریانە خەڵک ئێستاکە چاوەڕێیەکەن کە بە زووترین کات بزانین نەکرد لەم کۆبوونەوە لە کۆبوونەوەکانی پێشووتریش باز لە چی کراوە کەچی ئێمە لە کۆبوونەوەی سێمە بڕیار دەدێت کە قسە نەکرێت لەسەر کۆبوونەوەکان ئەمە بەڕاستی من ڕخنەی تند لە لێرە لە ئۆپۆزیسیۆن نەگرم کە چۆتە بن ئەم مەرجەی دەسەڵات دانابیان لەوانە بە خۆیان داناوی بە هەر شێوەیەکی بێ کەواتە دکتۆر تۆ پێشبینی ئەوە دەکەی کە ئەم حاڵەتە بۆنی ئەوەی لێبێت کە لە داهاتووشدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن سازش لەسەر خاڵەکانی خۆیان بکەن و دووریش نەبێت کە بەشداری لە حکوومەتدا بکەن دیارە بەشداریکردن لە حکوومەت ئەمە بڕیارێکی سیاسیە دەگەڕێتەوە بۆ ئۆپۆزیسیۆن ئێمە خەڵکە دەنجی داوە بە و ئەندامانی دەسەڵات و ئەندامانی ئۆپۆزیسیۆن مەرجی ئەویان لەسەردانە ناون کە نابێ بەشداری لە حکوومەتا بکەن ئەمە دەگەڕێتەوە بۆ خۆیان بەڕاستی بەڵام خەڵک چاوەڕوانی ئەوەیەتی لە نوێنەرەکەی خۆی کە سازش نەکە لەسەر خاڵە سەرچیەکانی ئەو پرۆژانەی کە بەشێکی خەڵک گوایە چکە ئۆپۆزیسیۆن بخۆی ئیدعاکە کە خەڵک بەشداری کردووە لە گەڵاڵەکردنی پرۆژەکەی کە پێشکەش بە دەسەڵاتیان کردووە لەبەرەوە سازشکردن لەسەری قابلی قبول نییە لەلایەن خەڵکو و ڕۆشنبیرانی ئەم وڵاتە دەتوانێت بگەڕێتەوە دیارە من پێم وانییە مەسەلەن سازشکردن بەو مانایەکە نابێ بە هیچ شتێک ئەم خاڵانە جێگای گفتوگۆ نین بەڵام هەندێکیان بۆ نمونە ڕادەستکردنی ئەو کەسانەی کە خەڵکیان کوشتووە ئەو کەسانەی کە دەستیان سوورە بە خوێنی گەنجانی ئەم وڵاتە ئەمە قابلی قبول نییە چونکە ناکرێت کاکەجان لە وڵاتێکدا بژی کەسێک بزانی ئەمە خۆی ئەمە هەمومان دەزانین بکوژەکان خۆ لەبەر چاوی من بەڕاستی ینی بزر نین کە نەزانین دیاریان بکەین ئەمانە بەڵام مەسەلەی ئەوەی کە ئایا لە با بڵێن لە من دەسەڵاتە بەشداری دەکەن بە چەند ئەندام یا بە چەند وەزیریان ئەمانە قابلی گفتوگۆن و زۆر خاڵی دیکەشێ مەسلەی ئەوەی کە لەوانەیە ئۆپۆزیسیۆن داوا بکە کە چاکسازی بکرێت لە ماوەی 6 مانگە لەوانەیە ئەمە واقعی نەبێ دەکرێت دەسەڵات بڵێ کاکەجان ئەمە ناکرێت ئەمە واقع نییە ئێمە واقعبانە بینانەترین ئێمە لە دەسەڵات دین ئەمە دەزانین قوڵبوونەوەی گەندەڵی زۆر قوڵ بۆتەوە پێویستی بە کاتی زیاترە ینی زۆر شتێ دەکرێت مامەڵەی لەسەر بکرێت بانەڵێن سازش گفتوگۆی لەسەر بکرێت بەڵێ دکتۆر پێشتر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێشبینی ئەوەیان دەکرد کە ویان پێشبینینە دڵنیا بوون لەوەی کە بڵین ئەنجامی کۆبوونەوەکەی ئەمڕۆ یەک لاکەرەوە دەبێت و ئەندامێکی بڵین وەفدی دانوستانکاری ئۆپۆزیسیۆنیش دەڵێت ئەگەر کۆبوونەوەکانی ئەمڕۆ ئەنجامێکی مەلموسی نەبێت ئەوە چاوەڕوانی هیچ لە کۆبوونەوەکان ناکرێت و کۆبوونەوەکان بێمانە دەبن ئەمڕۆ بڵین هیچ ئەنجامێکی نەبوو چاوەڕوانی چی دەکرێت لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە مەبەستە من بەڕاستی دانوستاندن و گفتوگۆ بۆ شێوەیە نبینم تۆ لە کۆبوونەوەیەکە بەشداری کرد لە دوو کۆبوونەوە بەشداری کرد بە نەتیجە نەگەیشتی تەواوی کۆبوونەوەکان یا پرۆسەی دانوستانن یا پرۆسەی گفتوگۆ وەلابنیت و بڵێ من پێم وایە لە جیاتی ئەوەی کە ئەم قسەیە بکە ئۆپۆزیسیۆن دەبایە بڵێ ئەمڕۆ کە بڵێ هۆی دواخستنی گفتوگۆکان چین بۆ خەڵک لە جیاتی ئەوەی کە بڵێ ئەمە کۆتایی مەسەلەکانە کۆتایی مەسەلەکان نییە چونکە ئێمە بەغەیرەز گفتوگۆکردن بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە سیاسەی کە ئێستا کوردستانی تێکەوتووە شتێکی دیکەمان لەبەردەستان نییە دیارە من مەبەستمەوە نیە کە جارێشتی کە خەڵک ناتوانن بڕژێنەوە سەر شەقامەکان خۆپیشاندان ناکرێت بەڵام لە ئاخری مەتافە هەردێنەوە سەر مێزی گفتوگۆ جا من پێم وایە لە جیاتی ئەوەی کە لە ئێستاوە ئیعلانی بایکۆتکردنی گفتوگۆکان بکرێتن زەختی زیاتر لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی خەڵکەوە لە دەسەڵات بکرێت بۆی خێراتر بە دەنگ داخوازەکانی خەڵکەوە بێتن من ئەوە ڕەت دەکەمەوە کە بەشداری نەکەی لە گفتوگۆ لەگەر دەسەڵاتە لەبەرەوەی لە یەکێک لە کۆبوونەوەکانە بە ئامانج نەگەیشتی بەڵێ دکتۆر ڕایەکەیە دەڵێت کە بڵین دوو پارتە فەرمانڕەواکەی هەرێمی کوردستان ئیرادەیەکی جددیان نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان و پاساویشیان بۆم قسەیان ئەوەیە کە
زیاد لە 60 ڕۆژ هاوڵاتیان لەسەر شەقامەکانە خۆپیشاندان و ناڕزاییان ئەنجامدا بەڵام حکوومەتیان با بڵین ئەو حکوومەتی کە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە بە زۆرینە بەڕێوە دەبرێت بەدەم داواکاری هاوڵاتیانەوە نەچوون بۆیە چاوەڕێ ناکری ئەم کۆبوونەوانش ئەنجامی هەبێت تۆ تا چەند هاوڕایت من هاوڕام لەگەڵ ئەوەی کە ئەم دەسەڵاتە ئەستەمە بۆی چاکسازی بکە بەڵام مستحیل نییە یعنی سەختە بۆی بورە سەختە بۆی کە چاکسازی بکە بەڵام مستحیل نییە بەو مانایی کە لەبەرەوەی دەسەڵات لە دوو لایەنی زۆر سەرەکیە زەرمەندە یەکێکیان دەبێ بازی سیاسی بدا لەوانەیە مەسەلەن بۆ نمونە مەسەلەن لەوانەیە دەبێ ئامادە بێت جارێکی دیکە لە هەڵبژاردنا کە بەشداری کرد بدۆڕێنێ ئەمە بازی سیاسەکەیتی لە بازی ئابووریش دەبێ بداتن چاکسازی لە کوردستانە بە مانای ئەوەیە کە یەکێتی و پارتی زەرمەندێکی گەورە دەبن لە بواری ئابووریا چونکە چاکسازی دەبێ ماناکەی ئەوە بێکە ئەم دەسەڵاتە ڕەهایەی کە ئێستا یەکێتی و پارتی هەیەە بەسەر بودجەی هەرێمە ئەم دەسەڵاتە کەم بکرێتەوە کەمکردنەوەی ئەم دەسەڵاتە ڕەهایە لە زەرەری یەکێتی و پارتیدایە بەڵام ئایا ئەمایان قبوڵە دەکرێت بڵێ قبولیان نییە دەکرێت بڵێ قبولیانە چونکە ئەوانیش لە ڕاستیدا چارەیەکی دیکان لەبەردەستەوە نییە کە قبولی نەکەن بەڵام لەوانەیە ئەو گەمەی مفاوەزات یا گەمەی مماتەڵەی مفاوەزاتەکەی کە ئێستا لەگەڵ ئۆپۆزیسیۆنی دەکەن هەمان گەمەی چاکسازیش دەکەن ساڵێک نایکەن 2 ساڵ دەکەن 2 ساڵ نا 3 ساڵ دەکەن لەوانەیە ئەوەی کە خەڵک چاوەڕێی دەکا و بەپەلێ لە چاکسازیەکان بەو شێوەیە نەبێتن. بڵێ دکتۆر هەست ناکەیت بەشێکی ڕەشببینی هاوڵاتیان سەبارەت بە ئەنجامی کۆبوونەوەکان بۆ بگەڕێتەوە کە تا حاڵی حاضر بڵین بەشە جەوهەریەکانی بڕیارە حەفدە خاڵێکە جێبەجێ نەکراوە لە دەستگیرکردنی بڵین ئەوانی تەقەیان کردووە لە کۆمەڵێک شتی تریش آخر ئەوان ڕاستە بەڵام پەیوەندی بە تەسەوری من بە چەند خاڵێکەوە دەست پێ بکەم بزانم ئەگەر لەو خاڵانە لانی کەم یەکێکیانم ئێستا لە بیرە ئەویش ئەوەیە کە دەسەڵات خۆی با بڵین لە فیزی خۆی دەرچووە بەوەی کە سەرکوتی خۆپیشاندانەکانی کردووە اینجا هاتوۆتە ناو مفاوەزات لەو کاتەشدا مەسەلەن خۆی پێی وایە کە ئەو لە مووقعێکی هێزەوە قسە دەکاتن چونکە خۆپیشاندانەکان نەماون ئەمە لەلایەکی دیکە هەم دەسەڵاتیش و هەم ئۆپۆزیسیۆنیش چاوەڕێی گۆڕانکاریەکانی ناوچەکان بۆ نمونە ئایا پرسی سووریا و دەسەڵاتی کوڕەکەی حافز ئەسەد بەکوێ دەگا مەسەلەن ئایا پرسی یەمەن بەکوێ دەگا پرسی لیبیا چی بەسەر دێتەوە مەسەلەن ئەمانە هەمووی گرەون هەم ئۆپۆزیسیۆن گرێوی لەسەر دەکا هەم دەسەڵاتیش گرێوی لەسەر دەکا ئەگەر ئاراستەکان یا با بڵێن ئەحداسەکان بەو ئاراستەیە بڕۆن کە ئەم دیکتاتۆرانە لە دەسەڵاتدا بمێنن ئەو کاتی بە تەسەوری من دەسەڵاتی کوردیش لەم وڵاتی ئێمەدا زیاتر پێدا دەگرێ زیاتر مماتەڵە دەکا زیاتر خۆی دەدزێتەوە لە چاکسازی بەڵام ئەگەر ئاراستەکان بەو ئەحداسەکان بە ئاراستەکەی دیکەدا بڕوا و کۆتایی بە نیزامی معەمەر قەزافی بێتن و نیزامەکەی حافز ئەسەد بخێتە لەرزین و دیارە ئەوەی یەمەن ئاراستەکان بە ئاراستەی چاک دەڕۆن ئەمانە هەمووی دەبنە خاڵی ئەوەی کە تا چ ڕادەیەک دەسەڵات ئامادەجی چاکسازی لە خۆی نیشان بدا یان چاکسازی بکاتن. بەڵێ دکتۆر دواپرسیارم گەر بە کورتی وەڵامم بیتەوە سەبارەت بە پاکێجی پێنجەمی بڕین 6 پاکێجەکەی ئۆپۆزیسیۆن مەبەستم پرۆژەکانی ئۆپۆزیسیۆنە ئەو پاکێجیان تایبەتە بە پێکێنانی حکوومەتێک بۆ ئەوەی بڵێن پاکێجەکانی تر جێبەجێ بکات و بتوانێت خاڵەکانی ناوی بەدی بهێنێت پێت وایە هەر یەک لە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات ئامادە بن بەدەم ئەو داواکاریەوە بچن و لە سەبارەت بە پرسی هەڵۆشانەوەی حکوومەت یاخود پێکێنانی حکوومەتێکی تر بەدەر لە حکوومەتێکی بنکە فراوان آخر ئەمە دەبێت داوا لێکردم کە بە کورتی وەڵامی لێ وەڵام وەڵامی زۆری دەوێتن ئەویش ئەوەیە کە ئێمە بەسمان لە حکوومەتێک چ حکوومەتێکە ئەمە بەس لە حکوومەتێکی هاوبەشە کە من بۆ خۆم پێم وایە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەی ئەگە ئۆپۆزیسیۆن ڕازی بێ بەوەی بەشداری بکە لە حکوومەتێکی هاوبەش ئەمە لەلایەکی دیکە من پێم وایە ئەگەر مەبەستەکە چاککردنی ئەو حکوومەتەی ئێستا بێ تا ئامادەکاری بکە بۆ هەڵبژاردنێکی دیکە من پێم وایە ئەم خاڵیان خاڵێکی چاکە و دەبێت ئەم کار لەسەرەوە بکرێت کە هەندێک لە وەزیرانەی کە بە پێی پێویست یا
بە ئاشکایی ئێستاکە فایلی گەندەڵیان لە گۆڕێدایە ئەمانە وەلا بندرێن کەسانی چالاکتر و چاکتر لە جیاندا بندرێن ئەو کاتی ئەو حکوومەتێکی ئێستاکە هەیە دەتوانێت هەم دەسەڵات هەم هەندێک ساسازی بکە و هەم ئامادەکاری ئەوەش بکاتن بەڵێ دکتۆر کەواتە تۆ پێ دوایە ئەم حکوومەتە کەواتە تۆ پێ دوایە ئەم حکوومەتە دەتوانێت چاکسازی لە خۆیدا بکات بە بەڵێیان نەخێر وەڵام بیتەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو. ئەم حکوومەتە ئەو چاکسازیانەی پێ ناکرێتن کە خەڵک داوای دەکا دەتوانێت ئامادەکاری بکە بۆ هەڵبژارنێکی پێشخەوت کە تا ڕادەیەکی چاکتر لە جاران فەزای سیاسی لە ئاراتر بێکە فەزایکی چاکتر بێکە بۆ هەڵبژارنێکی داهاتوو چاکتر بێ وەزاکە. بەڵێ دکتۆر شێرکۆ کرمانجی مامۆستا لە زانکۆی سەلاحەدین سوپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆی NRT لە شاری هەولێر. بینەرانی ئازیز تاوتوی ئەمڕۆمان کە تایبەت بوو بە کۆبوونەوە پێنج قۆڵێکە و ئەنجامەکانی کۆتایی هات تا تاوتویەکی تر بەخواتان دەسپێرم.